سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر کێشەی بەشێک لە کاسبکارانی نێوشاری هەولێر کە وەزارەتی شارەوانی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیارێکی دەرکردووە کە دەبێت ئیتر بۆ لە مەودووە جەنجاڵی لە نێو بازارەکانی هەولێر بە هیچ شێوەیەک نەمینێت. کاسبکارانی عارەبانچی مێزەکان بە هەموو شێوەیەک دەڵێن کاکە ئەم بڕیارە لە بەرژەوەندی ئێمە نییە. ئێمە چەندین ساڵە لێرە کاسبی دەکەین و ئەو بڕیارە زیانێکی زۆر بە ئێمە دەگەینێ. لە هەمان کاتدا بەشێک لە دوکانداران دەڵێن ئەمە بڕیارێکی باشە و لە قازانجی جوانکردنی شار و جوانکردنی بیناکانی ئەم شارەیە. دەمانەوێت بزانین ئەم بڕیارە چۆن جێبەجێ دەکرێت، ئەو کاسبکارانە چارەنووسیان بە چێ دەگات، ئایا حکوومەت بەڕاست دەتوانێت ئەم کارە بکات و لە کاتێکدا مافی ئەو کاسبکارانە بپارێزێت؟ ئێوە عارەبانچین لێرە کار دەکەن لە بەردەم بازار نیشتمان بازاری نیشتمان بەس بازاری نیشتمان یان شوێنی تر؟ نا بەس بازار نیشتمان کێشەکەمان لەو مەسافەیە. ئێستا چ کێشە دروست بووە؟ ئێستا کێشەکەی ماش عارەبانەکەمە ئەلێرە بوو. شەریکە هات گوتی عارەبانەکەی لە سنووری من بەنەس ئەو دوی ئێستا سنووری بچنە سەر ڕەسیفی بچنە سەر ڕەسیفەکەی یعنی سەر جادەی ڕئیسی بەینی شەریکە و ئێستا ئەوە شوێنی وەستانی ئۆتۆمبیلە؟ نا ئێستا بەینی شەریکە و لەسەر ڕەسیفین. چەند مەترت حەجز کردووە؟ مەترەکە بەڵێ باشە. کێشت ماوە؟ کێشەم هەیە شەریکە دەرێ یەک برساتیە شارەوانی دەرێ یەک برساتیە ئەو دوی شارەوانی ڕەسیفەکە دیار نییە کە ئاو دەڕوە. دەرێ کێشەکەی من ئەوەیە ڕەسیفەکە لەوە دیار بێخە. ئێستا ئێوە شەڕی شەریکە و شەڕی شارەوان دەرا بستەی لۆم بکشێنەوە. پێتان دەڵێن بڕۆن؟ پێمان دەڵێ عەلیکە عەلیناکەی شەوێ عارەبانەکان دەبن بار دەکەم. شەوێ ئەمن دێم ئەگەڵ لەسەر سیستەمەی مابی کە پێم گوتی نەتکردی عارەبانەکەی دەبا. چەند کەسی وەکو ئێوە کاسبکارن بەبێ ینی زیادە ڕۆیی چەند کەس کامەران زیادەهاتنە سەرنی ئەو ڕێزهاتە سەری ئەوە عارەبانەکان دیارە. چەند کەس لێرە لە ڕسقی لەسەر ئەو شەقام؟ هەفتا کەس دەبی. هەفتا خێزان لەسەرە. بەڵام تۆ باسی ئەو شەقامە تا سەری بکە داونتاونە بازاری نیشتیمانە شێخەڵایە قەیسەریە چەندە؟ 300 کامەران عەفو قسەی دەکەم ئەمە خەریج کولیمە لە 2009 لە ناچاری هاتیمە لێرە ئیشێ بکەم. باشە جانەکەم حکوومەت دەڵێ جەنجاڵی نابی بمینێ. حکوومەت دەڵێ ئەو عارەبانچیانە جەنجاڵیان دروست کردووە، شەریکەش دەرێ جەنجاڵیان دروست کردووە، ینی پاک و خاوێنی ڕناگرن کڕین و فرۆشتن بە عارەبانەکانیان دەکرێت. یا کامەران کرین و فرۆشتن نیە لێرکوانە کرین و فرۆشتن ئەسلی نیە ئەمە یەک بستمان کێشەیە یەک بست شەریکە و شارەوانی ئەگەر شەریکە نیو بستمان بداتێ شارەوانیش نیو بستمان بداتێ کێشەکەمان حەل دەبی. کێشەکانمان ئێوە دەتانەوێت هەر لەسەر ئەو شەقامە ببینێنەوە؟ هەر ئەو شەقامە دەمانێت بێت کە ئێستا ئەمن لە لای داوەتاوانیمە هەر وەک ئەو برادرە کاسبانی شو چوان یەک ناوە کاسم لەعنی وەرە سێری مێزەکەی من کە یەک مەترش نابیتن. یعنی ئەگە یەک مەترش 25 سانتیمە؟ ئەتو بە 25 سانتیمی ڕسق خۆدەوە دەکەی؟ لە چێ مێزەکەت؟ چەند ساڵەیش دەکەی تۆ؟ ئەمە 6 ساڵە بەخۆم لە بازارم بەس تقریبا 2 ساعاتی مێ. 2 ساعاتێ ئێستا دەڵێن دەبی لا ببەی؟ ئێستا دەڵێن دەبی لا بدەن یعنی هیچ حالەکمانیمان. بەڵام شەریکە دەڵێ کاکەوە موڵکی منە وا دەڵێ ئەوە پارەیەکی زۆرم پێداوە هەولێرم جوان کردووە ئێستا معقول نییە چەند عارەبانچێک و مێزێک بێ لەبەرەوەی دەڵێن ئەمە کێشەمان لەگە شەریکەی نییە بەڕاستیەوە دەستخۆش شێکەکەی شەریکاتە سەیس قسەشی لەگەم من نەکردیا ئەوەی کە دێتن شارەوان نیە دەرێ لادە ئەگەنا مێست بار دەکەم ئێستا فەرمو محەممەد مێس خۆما شاردیتەوە لە ترسیەوەی دێ بار دەکەت لە چێدەر ناشت داتەوە کەس باری کردووە ینی لیان بار کردووە ماڵی وەرە زۆر مێز بار کرایە مندارێک ئەوەن دەبوو ئەلێرکانە پاقلەشتی دەفرۆشن ساعت 3 داینەیە هەڕا ساعتێ دەرێتن هەموو شتی لێبار کرد باریان کرد هەمیان لێبار کرد. ئەمە لە دراخانەش دوکانمان هەبوو ئەمە لە نووسانی ئەو شەریکەی 16 دەفتەرم زەرەر کردیا حەز دەکەی ئێستا دوکاندار بووی پێشتر دوکاندار بکە لە دراخانەی 16 دەفتەرم زەرەر کردیا ئێستاش دوکانم لە ژۆرێ دەڕابی لەسەر قەپاتە بە 50,000 من ماچارم هاتیمە دەرێ خەریج کولیمە تەعین نابم ئەوە یەک دوکانم هەیە کرێی خۆی کە وەرەقەک بوو 120 دلار پێم دەرنات سبەی مێزەکەت نەمینێت چت بەسەر دێت و دەرفەتی شەیە خۆریشم داوانی کاکەم خۆریش داوانی بەس لە ڕێ مێزەوە دەتوانێت باشە بەڵام شەریکە دەڵێ
ینی ئەم شەریکانە دەڵێن کاکە خۆ ئەمە ویجدانمان هەیە ئێمە نامانەوێ ئەمە خەڵک بێ ڕسخکەین نامانەوێ نانیان ببڕین بابێنە ناو بازار بابێنە ناو بیناکە لەوێ مێزیان بۆ دادەنین دوکانیان دەدەینێ کەس پێدا نامچنە چێن دەرێ کەسمانە ناڕە کەس پێدا نای گۆشتە لێم گواستەوە ئەوە هەموو مێزمان یەک دەقە بزانمەوە چ دەڵێ وەرگرت بوو لەوێن دەرێ سێ وەرەقە شەریکەشمدا یەکەم مێزەکە زەرگیرا لەوێن دەرێ پارەشمدا شەریکێ دەوەرەقەم دایە دەوەرەقەم دایتێ ئێستاوان چۆن بووە نازانین چ بکەین چ ئێستا هەنەمان تو هینە لۆمە یەکلەیەکی لە عینی شارەوانی شەریکەی حاڵتان خراپە حاڵمان زۆر خراپە خراپە ئەرێ وەڵە باشە ئەتو گوتت چی یەکی دەوەرەقەماندا لەو بازانشتە مێ دەوەرەقەتان دایتە چێ دایتمانە شەریکەی ئەو شەریکە ئێستا ئەمە ئەگەر ئستا بکەنیا بیسی دەفتەری و خەرکەی لەکنە هەموویشی دەوەرەقەماندا مێزمان لە ژۆرێ ئێستا وەرە عاشە عادی جەماعەتی پشلی تەنگاوکەی ناستەوێندە ئەخی وەرە ئەمە مێزەکان نەک سۆلا مێزەکانی هەرجی لایتەوە ئێکاکە دەوەرەقەمان باشە بەس تۆ پێم بڵێن جانەکەم ئەنگۆ شوێنێکتان هەڵبژاردووە ناو جەرگەی هەولێرە لەسەر شەقامێکی استراتیژیە یەک دقیق شوێنێکی استراتیژیە دەتانەوێ لەسەر ناو ئەمە ئەوش ئەومان نایە ئەمە دەمانە نامە ملکی کەس عدسکەین نەی شەرەکەی نەی حکومەتی بەس دەبێ حکومەت چاو لەو خەرکەی بکات ئەو خەرکە فەقیرە چیتان دەوێت چیتان دەوێت ئەمە ئەوەمان دەوێت جێکمان لە دابین کاتن لە چێن دەرێ لە ئەوە شەریکە دەڵێ بێت تۆ دەڵێ لە شەریکە پارەمدا ئەو زەرم کرد زەرم کردێت مێزم وەگرێت مێزەچی دایتە من بەشتری خۆی پێدا ناچی دوای ئەمن جێیەکم دەوێ کاسبینێکە خەرک شتم لێ بکرد نەک بچمە لە تێش تەنگا بکەن کەس دێتە مەرعەبا باشە چیتان دەوێت ئێستا ئێوە چیتان دەوێت وەکو کاسبکار کاکە چیتان دەوێت هەر لەم شەقامە بەڵام حکومەت دەڵێ کاکە ئەمە شۆستەیە خەڵک هات شۆی دەیدا باشە بۆ ئێوە شوێنێکی تر هەڵ نابژێرن یعنی هەولێر شوێنێک ئەشای لێدابنێ ئەما لێکانە کاکە حکومەت با بستەکمانداتی ئەوش بستەکمانداتی ئیشەکەمە عەل لەبیتن ئەمە ڕێ لە خەرچی ناگرێت ئەلێکانە خەرک هاتسۆی دەکەیت مشکلەی نییە هاتێستە نەژن لە سەلام لە پیر ناختە هیچ کەسە گرەی لەمە نەبووە والله بێدارە دەبیت زاروێ ژن ئەلێکان ڕۆیشتیە مەسەن سەری سوڕای بەروی تۆ هەرمان گرتەوە لۆ لە بەروێ ئەمە شوێنی تو چەندە ئەو شوێنی من 1 مترە 1 متری تۆ چەندە 25 سانتی پێشان دەدەم کڕین و فرۆشتنی پێ ناکرێت دوکانەکان بێزار نەبوون ئەمە فەقیر و فەقرات دەلێر ئیشێ دەکەن ئەم دوکاندارم لە سەرێمە برایگەورە لەگە ڕێز و احترام لە بۆ هەم عارەبانەکان لێرە دانرا ئەم نارم دەریان کرد بەسەندە شتێ بە ئوسلوب جێژناوەرە پێشەوە قادرمەی حایلە ناتانی بەسەکەی هەمووشتان بە خۆتان شایدن وایە نییە قسەکەم تا جێب دەبرای بەس جێب دەبرای خۆت تو یەک دقە پێتان گاومە بن باشە بازانین ئەو دوکاندارم تو دەرێ مەساعاتمێ مش مەساعاتمێ ئەمن مانجێ 15 وەرەقەم 20 وەرەقەم وسرمە لە دوکانە معقول نییە پێش قادرمەکە بۆ خۆی منترەکە پێش قادرمەت لە من گرتێ کاکە دەرێ بڕۆ دەرێ باش 6 وەرەقەم دانەیە گوتم کاکە چێ گوتی باش 6 وەرەقەی دانێ خۆت مرچی حکومەتت نەکردێ مرچی جادت نەکرد کەوایە بوونی ئەوە بۆ ئێوەش زەرەرە هەمووی ئێستاش ئەمە لەگەڵ ئەوانە جەماعەتی شەریکەینە هەتا دەرێم ناو سەعەکانی دوکانی سەرێژ لاکەوی ناو سەعەکان نەگێرە مەقسەد مێرە نییە ئەوە لە دوکانە هینایە دەرێ هەمووی نایدە دەرێ کاکە بە ئەوە چیمە بە ئەوانش بنەژێ باشە ئەو برادەرە یەک دقە ئێوە لەگەڵ ڕێخستنەوە نین ئێوە لەسەر ینی ئەوە قبول دەکەن مافی دوکاندارێک مافی خەڵکی تر بخۆن باشە بەڵام چارەسەرەکەتان بە من نەگوت ئێستاش چیتان دەوێت ینی حکوومەت دەڵێت جەنجالی نەما دەڵێ ئەگەر لە پێشوودا خەڵکێک بە ناوی کەسابەتی جەنجالی دروست دەکرد شەقامی ناشرین دەکرد ئێستا کاکەوە نەماوە نیزامە چێن دەرێتان دەوێت چێن دەرێتان دەوێت ساحەی چێن دەرێت باشە بەس بەجددی ئەگەر لێرە نەمینێن ئێوە بێ کاسبی دەبن سەرمان لەگەرە نەفەرمان لەگەرە ئێستا لێکوانە مەوجودە
کە لە پێش ئەسواق سیروانی دەرکرا چەند مانگ لە ماری بوو کاکە بێکاسبی نەبوو برای خۆت نەبوو بێکاسب بوو ئەمە لەو ئەسواق سیروانی 10 سال لەوێن دەرێ بووم هیچ مشکلەکەم گۆی تاویز لۆ دەکەم ساڵ عەرەبان چی تۆ نەک 10 سال ئەم 20 سال لە عەرەبان چیمە 10 سال لەو ئەسواق سیروانی بووم ئەمیان دەرکرد هەر گۆتان جێتان دەدەجەن جێ نەدا من ئەمن ئێستا کە ئەلێکانە جێیەکم کە لەو خۆ کردەوە لێرەش دەرم کە چیو بچم ئەم بازارە چی پێدەگوترێت بازاری نیشتیمانە باشە ئێستا حکوومەت دەڵێ وەزارەتی شارەوانی دەڵێ کاکە جەنجاڵی لەسەر شەقام نامینێت شەریکەش دەڵێ ئەمە بڕیارێکی زۆر باشە پێشتر چاوپۆشیمان کرد ئێستا نایکەیت ئێوە وەکو دوکانداران کاکامەران ئەمە مشکلەی مێزمانەیە لە پێش خاندرمەی یعنی چەند جاران عایلە و دەوێ بەسەکەی ناتانی کێشەدانەیە کێشەی زۆرمانەیە ئەوانەی مێزەکانیش منداری فەقیرن کاسبی دەکەن بەس ئەمە نامانەیە فران دەنە سەزادە و عاربانیان بن و شارەوانی ئەوەیەکە جێشیان لۆدانێن تایبەت بۆچی کو دەرارخانە لەگەر نانبڕینی ئەوان نیشتم بەس ئەمەش کامە ئێستا دوکانەیە 20 دەفتەری دەکەن کرێسی 15 وەرەقەی دەدا معقولە لێرە لە پێش خاندرمەی عینەن ئەشای دادەنێ لەمە هەرزانتر دەفرۆشن بۆنگۆ سەرەرە بۆمە زەرەرە ئەو نەکری لەسەر نە کارەبای لەسەرە نە عرەسی لەسەر ئەمە کری دەدەین کاربای دێن خانەکردنەوەی دەدەین زەریبەی دێن خەدەماتی دەدەین هەموو شتەکان یعنی مانجە 20 وەرەقە بە مەسەفەوەی دوکانی خۆتی 7 وەرەقەش وەرەقەی لەسەر چەندی دەدەی کری مانگان ئەم کرێ تەقریبا 5 وەرەقەی دەم دوکانی خۆشمە دوکانی خۆتە 5 وەرەقەش ئەی تو چەند کری دێ ئمە 6 وەرەقەی 6 وەرەقەی دێ باشە ئەو عارەبانچیەکان خۆشمانە 6 وەرەقەی بۆتان دەرناینە نەگەر عارەبانچیەکان لەوێن دەرێبن ناوڵە دەناعینن ئەشای مەدەینن بە سارەی کەمتر دەفرۆشنی مە کەواتە لەمە ناکڕێت زەرەرە دەست دەری لە خوارێ زاتر ئەمەلێکان بە 20 ئێوە لەگەڵ ئەوە نین ئەو عارەبانچیانە نابا لەمە لە گۆنینە لێ بمینی نەوێ ببینی زەرەری ینی زەرەری ئێوەیە تۆ شەروا دەڵێ کاکەمەڕزای چۆنە ئەوانە گەر مەسەلە جێشنە دابی بکەن لەوانە دەتوانێت ئەوانش ئیشکان بکەن یعنی چ شوێنێک بۆ نمونە چ شوێنێ مەسەلە وەکو هەفتە بازار جێشنەوە دابیکەن و لەخوان ئیشی خوات دابکەن بەزێرە کاکە عایلی ئێستا وەختش عایلی داد ئێسێک عایلی نایەتن ینی خێزان نایەتێرە هیچ شێوێکی ئافرەت ناتوانانی بێتەم شو بەڵام زۆربەی جلەکانتانی پیاوانە دوکانەمێ بای پازەس تەماشا کرد بای سی دەفتەریە دوکانم هەیە دوکانم هەیە بای سی دەفتەریە ئیش من وایە سەرێرە ڕئیس باشە کاکە یەک دەقە ئێوە عارەبانچینە ینی هەست دەکەم ئازارێکتان هەیە دەتانەوێت دەری ببڕن باشە بەس تۆ پێم بڵێ ینی وەڵامی ئەو برادەرە بدەوە دەڵێ 5 وەرەقە دەدەم شتەکانیش عالم فەقیرە چ بکە لێرە بە 25 زاریە لێرە بە 15 زاریەوە پەیوەندی بە مەمەنیە کاکە فەرمووە هەمووی لەگە قسەی بکە ملیۆن دۆلاری لەو بینایە سەرف کرا معقولە لەسەر سقیمە لێ لە پێشەمە شتی بفرۆشن ئەدی ئەو بینایە گەورە دەستن ناو بازاری دروستکرای برام ئەتو چی دەڵێ کاکە دەڵم تەجاوزات هەرەوە بوو هەر دەشبیتن لەگە چاکسازەکەی لە ڕاستە بازێ دابین کاتن ئەگەر ئەوە دابینکە لەناو بازار لە شوێنێکی دابین شەریکە دەڵێ کاکی من شەریکە دەڵێ نوێنەرەکانیان دەڵێ کاکە شوێنیان دەدەینێ ئەگەر ڕاز ناکە قسەی سەرزارەتیە درێەوە بازام چ دەڵێ ڕۆژی چوبان نەڕێ هەیە نەڕێی سیارە هەیە نە خەڵک دەتانی هەر کەس عارەبانە دێنی دادەنێ دەفرۆشی حکومەت هەیە جێگا هەیە دوکانەیە ئێستا ئەمە 13 وەرەقەونی دەدەم ئیجاری 13 وەرەقە و نیم ئیجاری دەدەم بێزگە مەسروفی کارەبا ئاو ئەمن هەموو مەسرفەکەم لەسەرە کابرا عینەشتی من دێنی لە خوارە قەینا بفرۆشە عادیە بەس ئەتو ناتانی لەوێ کابرا دەدە خوارێ بە 10,000 دەگاتەکەم ئەم بە 10,000 ناتانم بفرۆش چەند دەبی لێرە کەسابەتی کاکەمە لێرە گەورە بووینە مەجموعە چین ئەمە هەمومان لێرە گەورە بووینە ئێستاشکە شەریکە و شارەوان دەرێ بڕۆمارێ ئەوەی جاخەچی ڕاوای نییە فەرمم خارشم لە بن دینگەیە لە بن دیواریە بخۆ خەر نیە بەسە دینگەیکەوی یەک بەخۆم کردێت چیمە دوو مندارێکی چکەمێ بچم و مارە چ بکەم فەرم وەرە نەتیزەکەم پێ برێ دەرێ بڕۆ داونتاونی ئەو بازارە بخۆ لەسەر قەبستانە دەدنێتە قەبستانێەوە بە زندێتی دەتکوژیەوە چەند دەبی لێرە کار دەکەی تقریبا 6 سال لێرە 6 ساڵە تۆ کار دەکەی نێزتەیە بەرە عارەبانم هەیە پێ دەڵێن لاکەوە ئەرێ وەڵای دێن لاکەوە کاکە لاشکەویتن لێرە یعنی ئیشکە نامێنێ دەی بارکە لە ئەوروپای
دەبی بڕۆی ئەوروپا ئەرێ وڵای عیلاجکە نییە یانی ئەگە لێرە مێزەکە لێ تێکدەن و شوێنەکە لێ بستینەوە تۆ دەچی ئەوروپا ئەرێ وڵای لێرە نامینم دەی بڕۆ دەبی بڕۆی ئەوروپا ئیشکە لێرە نامینێ نامینێ ناوەڵای دەبی ئیشی بندەستی بکە ئیشی بندەستیش بە کەس ناکەی لەو زلوفەی چەند دەوی مێستەیە؟ وڵای تا سێ مانگە مێز سێ مانگە تازە دەست پێ کردووە پێ دەڵێن چۆلیکە دەبێت چۆلی بکەین وڵای لەبەوەی ئەو خەڵکێکوانە و فەقیر و هەژارە تۆ کەمەندامی وانە یعنی ئێستا دەتەوێت بژێوی ژیان بۆ مێزە پێدا ژێوی ژیانمە لەسەر ئەوەندێ ئەو خەڵکەش شارەوانیش دانەوە لێکوانە دەرمان بکەن ئەو کارەکە یعنی هیچ لە ڕێما لە خەڵک گرتووە هیچ ڕێ لە خەڵک نەگرتووە بەڵام شارەوانی دەوێت بەڵام ئێستاەوە ئاو ڕێژە ئێستا تۆ ڕێک ئەوەکە لەسەر ئاو داناوە جێی مەسرە بەڵێ ئەوە ڕێت گرتووە بۆ حیسابە بێت ئاخە بەو حیسابە ڕێ نەگیرا ئێستاەوە ڕێ نەگیرا بەڵێ ڕێ نەگیرا تۆ دەڵێیتە حکوومەت تکایە لێمان گەڕێ بمێنێ هەر وڵای لێمان گەڕن لێ ئیشەکەمان بکەین مادەم تۆ ئێرە جەنجاڵی دروست دەکە بەم شۆی لەولا هەموو عارەبانە وایە بەڵام خۆ شوێنەکە وا دیارە ینی ڕێگەی ئەمە هیچ لە خەڵک نەگرتووە ئێرە سنتەری شاری هەولێرە ڕۆحی هەولێر ئەم شوێنەیە کەسی جەنجاڵیەک دەبینی ئێوە وەکو خاوەنی ئەو کۆمپانیایانە وەکو نوێنەری ئەو کۆمپانیایانە کە لێرن یعنی ئەم جەنجاڵی هەتاکەی بەم شێوەیە بەڵێ کاکەمەڕان ئێمە بەر لە تقریبەنەوە مانگێک کە دەستمان بە خاوێنکردنەوە بۆ ئەوەی سیمای شار جوانکەین ئێمە وەکو شەریکە ئامادەی کە یعنی لەگەر ئەوەی کە شار بەڕاستی جوانکەینەوە وەکو پێشیان لەبێتەوە بۆمەوەی 7 ساڵە چەندین کاسبکار هاتووە بە شێوەشی تەجاوز هاتووە لەو شوێنەیە بێ ئەوەی 7 ساڵ زیاتر لە 7 ساڵە هاتووە بێ ئەوەی عقدێک یان گرێبەستێک لەگە شەریکی ئەنجام بدا هاتووە دایناوە ئێستا برادرانی تەجاوزیشمان بە ئەمری شەریکە هەستین بە خاوێنکردنەوە جوانکاری ئەم شوێنەیە ئێستا بەڵام کاک بێ زۆر جار یعنی گلەیی لە تەنانەت لە پلانی کۆمپانیەکەی ئێوەش دەکرێت لە سنتەری شاری هەولێر تەمەشا دەکرێت کۆمەڵی کۆشک هەیە کە ئەمەش سیمایەکی ناشرین بە هەولێر دەدرێت ینی بۆچی دەکرێت مێز چیەک لا ببردرێ عربان چێک لا برێ بەڵام ئەم تەجاوزانش لا نابردرێ لەم بۆ هەموو ئێستا ئەو لێژنەیە کە بڕیار درا کە لێژنەکان پێکەوە هەموو ئێستا خەریکیوان بەرنامەکە ئەو کۆشکانەش هەر کەسە و بە پێی ستاندەرش پێشتر چۆن بووە بە پێی ماستەر پلان بە پێی ماستەر پلان پێشتر چۆن بووە ئێستا هەروای لێ دێرن باشە بەشێکی زۆر لەو کاسبکارانە دەڵێن کاکە ڕسقی ئێمە لەسەر ئەو شەقامەیە ئێوە چارەسەرتان چێ بۆ ئەوە ئێمە ئامادەنینە نامبڕی هیچ کەسێک بین لەگەر ئەو گەنجانەشی کە دایانەیە کاسی بکەن ئێمە وەکو داون تاوان ئامادەین لە جێوەی کە ئەوانە لەوێن دەرلادە بردرێن بێن گرێبەستێک لەگە شەریکە بکەن لە ناو بازاری داون تاون یاخود لە نیشتمان شوێنی ترمانەیە فەرعێکیان بۆ ئاوەدان دەکەینەوە بێ ئەوەی لە شوێنی نزیکی کەسابەتی خۆیان ئێوە وەکو کۆمپانیا سۆزیان پێ دەدەن دوکانیان پێ بدەن بەڵام ئەوان دەڵێن کاکە ئێمە کرێمان پێ نادرێ وەز ئەماوانێ لێرە چۆن لەو بەرنامەی زەنابەت لەو ڕیپۆرتاژی زەنابەت ئامادەین وەکو شەریکە 6 مانگ یاحفایان بکەین بێ ئەوەی پارەی خەدەمات و 6 مانگ یاحفایان کرێ و خەدەماتشیان لێ وەرنەگرین لیان وەرنەگرین ئەوان لەسەر پێکەوە هەتا شوێنی خۆیان دەناسێت تا خەڵک داناسی بەبێن کەسابەت بکەن بێ پارەدا بەس لە پێناوەوەی جوانکە بزەبەت بەس بۆ ئەوەی کە هەولێر جوان بی و ئەو بازارە ئەو هەم پارەی پێدرا وەکو خۆی وەکو پێشان بەجوان ببینێتەوە خەڵکێک لەسەر شەقام لەسەر شۆستەکان کەسابەتی دەکەن ئێستا دەڵێن چۆڵکەن بەشێک دەڵێ شەریکەیە بەشێک دەڵێ شارەوانیە چۆڵکردنی ئەو شەقامانە یان ڕێخستنەوەی ئەو شەقامانە یعنی بە چ شێوەیەکە ئەگەر ئەمە مەست پێی ئەو ئیجرئاتێک کە بەردەم بازاری نیشتیمان بێ تەواوی ئەو کاسبکارانەی کە لەسەر شەقام لەسەر شۆستا شوێنیان گرتووە بوونەتە ڕێگر بە لە بەردەم هەمووشەی هاوڵاتیان بوونەتە سەبەبی گرفتێک لە بۆ جەنجاڵی هاتوچۆ بەڵێ ئەوە ئەمە و شارەوانی ئیجرا لەگەڵ ئەو کاسبکارانە دەکەین و هەوڵ دەدەین شوێنێکی باشتریان بۆ دیاری بکەین ئەگەر شوێنمان بەدەستکرد واگەر ناوە بزانم ئەوان کاسبکارانە نزیکەی 25 تاسی کاسبکارێک دەبن ئەمە ئیجراتمان لەگەڵ کردینە و پێمان وایە ئەو شوێنەیە دەبێ خەڵک لەو شوێنەدا کە هەر کەسێک بۆ شوێنەدا تێپەڕ دەبێ بتوانێت بە ئاسانی بە ئیسراحەتی خۆی لە شوێنەدا گوزەر بکات و تەواوی ئۆتۆمبیلانی کە لەوێن دەرت هەمشۆ دەکەن بە حقیقت بەهۆی ئەو عارەبانەوەنەوە
بوونەتە ڕێگر لە بەردەم هاتوچۆی ئۆتۆمبیلەکانیش و چەندین جار لەلایەن بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێرەوە ئاگادار کراینەوە کە پێویستە ئیجراعات لەگەڵەوانە بکرێت چونکە سەبەبێکی ڕئیسین لەبوو ئەوەی کە جەنجاڵی هاتوچۆ لەم شقامەدا دروست دەبێت. باشە ئێوە دەڵێن نامانەوێ نان بڕاو ببن بەڵام بەدیلی ینی ئەم شوێنە بۆ ئەوانتان دۆزیوەتەوە ئەوان دەڵێن کاکە ئێمە لێرە چەندین ساڵە لێرە کەسابەتی دەکەین خەڵکی هەژارین بەشێکیان کەم ئەندامن دەڵێن نانبراو بین کێشە دروست دەبیت دەبی سەر هەڵبگرین بڕۆین کاکامەران تەبیعی ئەو قسەیە هەموو جارێک دووبارەیە چەندین ساڵەمە لێرێن کەواتە ئەمە دوای 5 ساڵی دیکە ناکرێت هیچ کاسبکارێک دەستکاری بکەین و هەر کەسێک بێ و بڵێم لە 6 ڕۆستا من ماوەی 2 ساڵە کار دەکەم بداوای بەدی لە حکومە دەکەم بە حقت ئەوە نە لە ڕوورە یاساییەوە هیچ وەکو دەڵێ واجهێش یاسایی نییە ناشکری ئەو هەموو بەدیلە ئەو هەموو تەعویزەیە بەڕاستی حکومەت لە تااقەتی دانی ئەو هەموو تەعویزە بداتەوە تاوانیمانە لە هەندێک شوێن ئەو شوێنانەی کە تێدا کەسابەت کراوە توانیمانە ڕێژیان بخینەوە وەکو بەدی لە داوامانە تێ تەعاهودیانی وەگیراوە ئەو مۆزوع عشکا بەڵام هەر کەسێک وەر کاسبکارێک بێ لە ناوەندی شەقام شتێک دابنێ و پاش ساڵێک داوای بەدیل بکە بە حقت ئەوە شتێکی زۆر زەحمەتە ئەو کاسبکارانە ناوەندی شەقامن سەرجادەی قیر هیچ پاساوێک بۆ ئەو کاسبکارانە نییە کە داوای ئەوە تەعویز دەکەن بۆ شوێنێک کە خودی خۆیان هەست بەوە دەکەن کە لەسەر شەقامدا ئەوان گرفتن و ئەوان سەرپێچیرنە دەکرێت ئەوان لا بدرێن ناکری ئەوان داوای تەعویز لەمە بکەن بەڵام دەکرێت هەندێک شوێنمان هەیە وەکو نمونە ئەو کۆڵانی قەسابان ئەوەی ناوشێ خەڵای مەدانی پەلەوەرە فرۆشان ئەو گۆڕەپانی بەردەم بازاری ژیان لای دستی سەیداوی ئەوانەمان بە حقت تەنزیما کردینەوە سەر لە نوێ شوێنەکەمان بۆ دیاریکردنەوە شوێنی ترمان داینی لە شوێنی خۆیان ئەوە دەکرێت لە بەرەوەتەوانە نان بڕاو نابن سەر شوێنێک بژاردە هەیە گەڕازی هەموو هەوڵێکی ئەمە لە بۆ ئەوەیە کە ئەوانە ناوبراون نەکرێن چونکە بە حقات ئەمە لە معاناتی و خەڵکی تێدەگەین بەڵام ئەوانیش حقایە لە معاناتی بەلەدیە و لە معاناتی حکومەتێ بگەن کە پاسا و نییە بۆ دانانی عارەبانەیەک لەسەر شەقام لەسەر زادەی قیر یعنی بە حقات ئەوە دیاردەیەکە خەریکە لە شاری هەولێر دەبێتە کولتور زۆر باشە ڕێخستنەوەی ناو شار بەس شەقامی نیشتمان دەگرێتەوە یان بەرنامەتان هەیە بۆ هەمووی جەنابەت ئاگاداری کاکەمانە لە زۆربەی هەر زۆری شەقامەکانی ناو سنتەری شار ڕێخستنەوەمان کردیەوە ئەو هەڵمەتەیە بەردەوام دەبێت و ئەمن هەموو جارێک یعنی هەندێک جار تاخیربوونی ئێمە مەوزوعەکە ئەوەیە کە دەمانوێت بە هەر دەڵێ بە هەر نرخێک بێت بەدیلێک بە ئەو کاسبکارانە بدۆزرێنەوە کە شوێنەکان نەکەنەوە نامانوێت نان بڕابن بەڵام هەندێک جاریش بەڕاستی نابێت لەسەر حسابی ناکرێت سەر حسابی شەقام و شۆستا خەڵک داوای کەسابەت بکە و داوای قەرەبوش بکە لە هەمان کاتدا چونکە شەقامی قیر بەڕاستی بەی شێوەک وینیە کە پاساو بێدرێتەوە لە بکی بەشێک لە کاسبکارانی سەرشەقامەکان دەڵێن بڕیارەکانی ئەم دوای وەزارەتی شارەوانی بڕیارێکە لە قازانجی ئێمە نییە بەشێک لە ئێمە نانبراو دەبێت وەزارەتی شارەوانیش دەڵێت ئێمە ئاگاداری دۆخی ژیانی ئەو کاسبکارانەی کە لە ڕابردوودا لەسەر شەقام کەسابەتیان کردووە بڕیارەکەمان ئامانج لێی نانبراوکردنی ئەو کەسانە نییە ئێمە پێشنیارمان هەیە لەوەی کە لە شوێنی تر بتوانن کەسابەتی بکەن بەڵام لە هەمان کاتیشدا وەزارەتی شارەوانی دەڵێت ئێمە جەنجاڵی قبول ناکەین دەبێت هەولێر وەک پایتەختی هەرێمی کوردستان سیمای شارستانی خۆی وەرگێتەوە و شەقامەکانیش بە شێوەیەکی مۆدێرن و سەردەمیانە نیشان بدرێت و بە هیچ شێوەیەک لەگەڵ نانبرانی هیچ کاسبکارێک نابین تا باسێکی تر و بابەتێکی تر بەخواتان دەست پێێت.